ڤینۆسخان سەرەتا زۆر سپاس دەکەم بۆ هاتنت بۆ ئەستودیۆی بەشی کوردی دەنگی ئەمریکا. زۆر سپاس دەکەم کاک بەڵێن، منیش خۆشحاڵم. سپاس دەکەم. ڤینۆسخان بە سەرەتای ئەم و توێژەمان بۆ پرسیارە دەست پێ بکەم. ئێمە لەبەردەم ژمارەیە راپۆرت داین بە تایبەتی لەسەر ڕەوشی ژنان، هەندێکیان ئاماژە بەوە دەکەن بە تایبەتی لە ماوەی ئەم ساڵ بۆ ساڵ و نیوەی ڕابردوودا کە ڕەوتی بەرەو پێشچوونی کاروباری خانمان وەکو خۆیەتی دەڕوا، بەڵام هەندێکی تریان ئاماژە بەوە دەکەن دەرکەوتنی ڕێکخراوێکی تونڕەوی وەکو دەوڵەتی ئیسلامی کاریگەریەکی نەرێنی هەبووە. جەنابەت چۆنی دەبینی؟ خۆی بە تەکید ئێمە گەر سەیری ناوچەکە بکەین بە گشتی، تەنانەت بەو ئەو ناوچەیانەش کە با بڵێن دەسەڵاتی داعشی تیانە کە من مەبەستم ئەفغانستان و پاکستان وانەیە، ئەوانش بەشی خۆیان مەسەرەن قاعیدەی تایە، ڕێکخراوی تری تونڕەوی ئیسلامی و دینی تایە کە تاڕادەیەکی زۆر ڕێگرن لە بەردەم ڕەوش و بەرەو پێشچوونی جموجۆڵی ژنانە لە زۆربەی زۆری بوارەکانە. ئەوەی من ئەتوانم ینی بە شێوەیەکی بە تەرکیزەوە قسەی لەسەر بکەم ژنانی ناوچەکەی خۆمانە بەرەو پێشچوونێکی زۆر باشی بەخۆیەوە دیوە گەر ئێمە بگەڕێنەوە سەر هەمان مێژوو کە هەمیشە ئاماژەی پێئین لە دوای ڕاپەڕینەوە، بەڵام ئەم 2-3 ساڵی ئەخیر لە بەرامبەر دروستبوونی داعشە لە لای ئێمەش با بڵێن بزوتنەوە دینەکان و حزبە دینەکانیش جۆرێک لە جموجۆڵیان بەخۆیانەوە بینیوە، ئەوش لە بیر نەچێ ئیسلامی سیاسی یان دینی سیاسی لە ناوچەکەیە کە ئەوەش ئەتوانین بیبەستینەوە بە خەسڵەتەکانی کۆمەلگاکەمانەوەکو کۆمەلگایەکی عەشاری و نەریتی و زۆر زووتر ئەتوانێت کاریگەری بکات لە ڕۆحی کۆمەلگا وەکو لە بۆ نمونە لە دیاردەیەکی وەکو یان زاهرێکی وەکو جیهانگیری بۆ نمونە تۆ گەر بچیتە مزگەوتێکەوە بە دەیان هەزار سەدان گەنجە بینی گوێ لە خەتیب بێگەگرێ لە کاتێکە لە کۆڕێکی فکریە چەند گەنجە بینی و چەند ژن ئەبینی بنمونە، بەڵام لە هەمان کاتە ئەوەی من حەزەکەم ئاماژەی پێبم لە ڕوویەکی ترەوە جۆرێک لە کاردانەوەی ژنیش هەیە لە بەرامبەر بوونی داعش لە ناوچەکەیە، لە بیرمان نەچێ ئەو ژنانەی کە لە سووریا و لە ڕۆژئاوا ئێستەشەڕەکەن و چەکیان هەڵگرتووە و هەمومان ئەیان بینین لە میدیاکانەوە چ ڕۆڵێکی کاریگەر و چ ڕۆڵێکی گەورە و جوان ئەبینن لە ناوچەکەیە. ئەمان ئەگەر یارمەتی مێ بەڕای جەنابێ ینی ئایا هەر بە گشتدا چوونەوەی ئەو ڕێکخراوە تونڕەوە ئیسلامیانەیە یاخود لە هەمان کاتیشدا بە گشتدا چوونەوەی بارە باوەکانەوانی کە پێی دەگوترێ نەریت، خۆت دەزانی کۆمەلگای کوردی کۆمەلگایەکی عەشرەتگەراییە، ینی ئەمەش دەکرێت بە جۆرێک لە جۆرەکان وا لێ بڕوانین کە بە گژی بارە باوەکانیشدا دەچنەوە. بە تەکید ئەزانی من هەمیشە لەو کاتەوە کە ئەو ژنانە چەکیان هەڵگرتو لە ڕۆژئاوا شەڕ ئەکەن، من هەمیشە وتومە ئەو ژنانە بەرپرسیارەتێکی زۆر گەوریان لە سەرشانە، چکە ئەوان بە تەنها بە گشت داعشا ناچنەوە، بە گشت داعشا ئەچنەوە، بە گشت کۆمەلگایە ئەچنەوە، بە گشت دابوونەریتەکانە ئەچنەوە. ئەو ژنانە بە تەسەوری من بنەمایەکی زۆر جوانیان بەتینیان بە قووەتیان داناوە لە ناوچەکەیە بۆ حوزوری ژن لە با بڵێن لە مەیدانی شەڕا، لە مەیدانی سیاسەتە، لە ژیانی کۆمەڵایەتیە. لەبەرەوە لە چەندین لایەنەوە ئێمە ئەو بەشداری ئەتوانین بخوێنینەوە، چونکە ئەو ژنانە لە کاتێکە ئەوەیان کرد و هاتن بیرمان نەچێ ئەو کارەساتی کە بەسەر ژنە یەزیدەکان هات کە هەموو دنیای هەژاند لە دوای ئەوانەوە کە ئەوان سەریان هەڵدا بەڕاستی ئاوێکی کرد بە دڵی ئێمەیە وەکو ژن کە ئێمە بڵێن لە کوردستانە ژنان ئەتوانن کاردانەوەیان هەبێت لە بەردەم ئەو ڕووداوانەی کە ڕوئێن. ئەمە خاڵێکی گرنگە ئەو ژنانەی کە لە ڕۆژاوا بەرەنگاری هەم نەرید بوونەتەوە و هەم ئەو ڕێکخراوە تونڕەوانەش هەر هەمان ئەو ژنانن کە زادەی کۆمەلگای کوردین بۆ لە ئێستادا ینی ئەم جۆرە کاردانەوەیە دەبینین بۆ نمونە 10 ساڵ لەمەوە پێش نەبوو. ئایا مەسەلەکە هەر بەتەنها ڕێکخراوە تونڕەوەکانە؟ ئەزانی ئێمە لێرەیە قسە لەسەر هەڵوێستەکەین، زۆر گرنگە ئەوان لێرە هەڵوێستی ئەمڕۆیان لە بەرامبەر ڕێکخراوێکی تونندڕەوی خوێنمژی وەکو داعش
چۆنە ڕاستە ڕابردوو حزورێکی بەو شێوەیان نەبووە بەڵام لە بیریشمان نەچێت لەبەرەوەی کە حزب بە کوردەکان بە تەسەوری من لە ڕۆژئاوا بەو شێوەیە کاریان نەکردووە لەسەر حزوری ژن با بڵێن ئیشێکی جددی وان نەکردووە لەوانێ ژنیش سەرقاڵی شتێی تر بوو بێت و لە زیاتر کەوتبێتە ژێر کاریگەری کۆمەلگاوە و دابوونەریتی کۆمەلگاوە بەڵام سەرهەڵدانی داعش لە ناوچەکەیە بوو بە وەکو با بڵێن سەنگی مەحەک ئیتر هەمووی دەرهێنا ژنەکان لەوێ وتیان ئێمە توانامان هەیە ئێمە ئەتوانین چەک هەڵگرین ژنی تایە شیردەرە شیر ئەیا بە مناڵەکەی ژنی تایە دووگیانە ژنی تایە دەستگیران نارە یان مێردی هەیە یان بەڵام گرنگ ئەوەیە تۆ ئەوەی بەلای منەوە گرنگە هەڵوێستە ئێمە ڕاپەڕینمان کرد بەس بەڕاستی حزوری ژنمان نەبوو وەکو چەکدار لە باشوور بەڵێ لە باشووری کوردستان بەو ڕەنگە هەمان بوو بێ بەڵام تاکوتەرە هەمان بووە ناڵم نەمان بووە بەڵام بەو شێوەیە کە ئیستا لە ڕۆژئاوا کرا بەڕاستی من بە هەڵوێستێکی زۆر مێژووی ئەیخوێنمەوە باشە بۆ ئەم دیاریە لە ڕۆژهەڵات دروست نەبوو یا پێشتر لە باکوور بڵێ ڕەنگە ئەگەڕێتەوە بۆ ئەو هەلومەرجە سیاسی و هەلومەرجە جەنگیەی کە تێیکەوتن و ئەو مەترسی ئەوان بینیان چی لە ژنەکانی لە ژنە یەزیدیەکان کرا هەڵبەتە دیارە لەوە ترساون کە ئەوەش بەسەر ئەوان بێت لە بەرامبەرە ئەوان وەکو پێم وتی ئەمە جۆرێکە لە کاردانەوە جۆرێکە لە هەڵوێست نواندن لە کوردستانی تورکیا بە پێچەوانەوە حیزبە کوردەکانی تورکیا بۆ نمونەیسە تۆ پەکەکە و هەیە هەدەپە و هەیە ئەمانە حزوری ژنی باشی تایە بەڵام بەو شێوەی وەکو ئەوان کردیان لەبەرەوەی کە خۆتەزانی ڕژێمی ئەسەد ڕژێمێکی خوێناویە ئەجا لە پاڵ ئەویشە داعش هات و ئەوەنەی تر هەموو بەها ئینسانەکانی هەڵتەکان هەموو بەها ئەخلاقەکانی هەڵتەکان بە شێوازێکی تر ئەمە پێویستی بە هەڵوێست بوو ئەمە پێویستی بە هەڵوێستێکی زۆر گەورە هەبوو ئێمە ئەنفالمان بینی کیمیابارانمان بینی بەڵام لەگەڵ ئەوەی کە ڕژێمێکی دڕندە هەبوو هێزێکی تری دڕندەتریش نەبوو کە بە شێوازێکی تر ڕەنگە ئێمە گۆڕانکاریەکان بەڕای جەنابەت ینی لە پاشەم ڕووداوانی کە بیندا بە تایبەتی لەم ساڵ بۆ ساڵ و نیوەی ڕابردوودا پێ دوایە بکرێ وەکو سەرەتای قۆناغێکی نوێی ڕاپەڕینێکی کۆمەڵایەتی بە تایبەتی کە ژن سەرکردایەتی بکە هاتوێتە ئاراوە ئێمە پێویستمان پێیەتی ڕاپەڕینێ بکرێت ڕەنگە ئێمە ڕاپەڕین بەو مانایە نەبێ کە هەڵسین و چەک هەڵگرین و بەسەر جادەکانە و خەڵک بکوژین بەس بەڕاستی ئێمە پێویستیمان بە شۆڕشێکی کۆمەڵایەتیە کە ئەبێژن هەڵی گرسێنێ بەڵام کام ژنانە هەڵی گرسێن ئەو ژنانە هەڵی گرسێنن من هەمیشە تومە ژنی عیسامی ئێمە ژنی عیسامیمان کەمە بەداخەوە ژنی ناودارمان هەیە ژنی چالاکمان هەیە ژنمان هەن ئیشەکەن بەس دائیمەن تۆ ئەگەر ورد بیتەوە لە کۆمەلگا کام ژنانە زیاتر دەرەکەون ئەو بەڕاستی من نایشارمەوە ئەو ژنانە دەرەکەون کە بەهۆی حیزبێکەوە هاتوونەتە پێشەوە بەهۆی کەسایەتێکەوە هاتوونەتە پێشەوە بەڵام پێویستە ئەو ژنانی کە خۆیان لە توانایەنە کۆمەلگا خۆیان بیگۆڕن ئەو ژنانە ئەبێت سەرکردایەتی ئەو شۆڕشە کۆمەڵایەتیە بکەن چکە ئێمە پێمانەوترێت کوردستانی ئازاد باشووری کوردستان شێوە ئازادێکی باش بەخۆیەوە ئەبینێ بەڵام لە بەرامبەر ئەوەیە کە تۆ ییت هەلومەرجی ژن ئەپێوی بەپێی ئەو ئازادەی کە هەیە بەو شێوەیە نییە ناگەیتە ئەنجامێکی بەرابەر چونکە لەگەڵ ئەوەی کە بۆ نمونە دەیان سەدان ڕۆژنامە و گۆڤار دەرەچێ بە سەدان ئێمە کەناڵی ڕاگەیاندنمان هەیە من ئەمە تەنها یەک بوار وەرەگرم ئەو ژنانی کە لە کەناڵەکانی ڕاگەیاندنە و ئەو ژانی کە لە بواری ڕاگەیاندنە ناون یان توانیویانە کاریگەریەک بکەن توانیویانە قسەیەک بکەن زۆر کەمن زۆر کەمن لە بەرامبەر ئەو پیاوانی کە ئێستا ئەگەر هەرچێکیش بڵێن هەر قسەی احتیادیش بکەن
زۆر گرنگە ئەمە کێشەکە لەوەیە ئێمە ئەم حیزبانە لە کوردستانی باشوور لای ئێمە وایان خەڵک ڕاهێناوە ئەوان خەڵک دروست بکەن ئەوان کەسایەتیەکانمان بۆ دروستکەن حەزب لە جیاتی خەڵک بیر بکات بەزەبێت ئێمە چاوەڕێن مەسەرەن من ژن هەیە مەسەرەن چاوەڕێ ببرێتە پێشەوە زۆر جیاوازە لەوەی تۆ خۆت ئەچیتە پێشەوە یان حیزبێکت باتە پێشەوە زۆر کەس بە مناڵێ مەسەرەن تۆ بۆ چی ناچی لەگەڵ یەکێ لەو حیزبانە ئیش بکەیت یان بۆ چی ناچی بەهۆی حیزبێکەوە بەس تۆ بۆ نایی لەگەڵ منە ئێمە بەیەکەوە وەکو ژن دەنگ بەرزکەینەوە تۆ لەم ساڵانەی ئەم دواییە چەندین ڕێکخرا و گروپ و ئەم شتانە دروستکراوە کە باس لە خەباتی ژنانی سربەخۆ ئەکەن داکۆکی لە مافەکانی ژنەکەن شتێکی پیرۆزە من زۆرم بەدڵە بەڵام کە ناتوانم تێکەڵکێشی هەمویان بم هیچیان بم لەبەر ئەوەی کەوا بەڕاستی هەتا ئیستا دەستێوەردانی حیزبی لە ژیانی کۆمەلگا لە کوردستانی ئێمە بە شێوەیەکە کە ئیتر بەرگەی ناگیرێت ئەلێرەدا خەتا گەورەکە لە ئەستۆی کامیانە لە حیزبەیە لە ڕێکخراوەکە خۆیەتی کە داکوچی لە مافی ژنانەکە یعنی من بە شێوەیە لە شێوەکان وا لە جەنابەت تێدەگەم پێم بڵێ گلەیەک لە ڕێکخراوەکان دەکەی کە ئەو دەرفەتیان ڕەخساندووە بۆ دەستێوەردانی حیزبەکان ئەزانی ئێمە من زۆر کەس وازانێ من دژ بەو ڕێکخراوانم من دژ بەو ڕێکخراوانە نیم بەعکسەوە ئەسڵن ئەو ڕێکخراوانە زۆر ئیشی باشیش ئەکەن بەس کێشەکە لەوەیە هەمیشە ڕێگەیان دەرگایەکیان کردوتەوە بۆ دەستێوەردانی حیزبی هەمیشە ئەو ڕێکخراوانە ئەبێ لە بنباڵی حیزبێکەوە دروست بن ئەبێت لە ژێر چەتری حیزبێکا بن ئەبێ بە پارە و پولی حیزبێک بڕۆن بەڕێوە من لەگەڵ تام ئیستا لە کوردستان هیچ ڕێکخراوێک دروست نابێ ئەگەر حیزبێکی لە پشت نەبێ بەس ئەمە ینی کێشە گەورەکە لە کوایە لەبەرەوەی کەوا ئێمە سیستمێکی حکومی وامان نییە کە تۆ بتانی وەکو ئینسانێکی بێلایەن وەکو ڕێکخراوێکی بێلایەن ئیش بکەیت کەواتە ئێمە ئەگەر بێتە سەرەوەی گلەیی بکەین ئەگەر من لە ڕێکخراوەکانی ژنان گلەیی بکەین پێ دەڵێ من ئەو حیزبە بەخێوم ئەکا باشە کە تۆ بەخێوت ئەکا مەرج نییە تۆ هەموو چالاکیەکانە تەنها لە بۆنە حیزبەکانە بێت و چالاکیەکانە جلی سەوز و سوور لەبەرکردن بێت و زانی ئێمە شێوازی بیرکردنەوەشمان قۆرق کراوەتەوە لەلایەن حیزبەکانەوە حیزبەکان فێریان کردوین چۆن بیر بکەینەوە یعنی بەمانایشکە گەر یارمەتیم بێ سربەخۆیی ئابووری ژنان خۆیان ئەمە یەکێکە لە خاڵە گرنگەکان بۆ بەرەو پێشچوون و هەروەها بۆ سەلماندنی بوونی خۆی هیچ پرۆژەیەک هەیە کە بتوانێت کار لەسەرەوە بکە ژنان ببن بە خاوەنی داهاتی تایبەت بە خۆیان ژنان بتوانن ئەو داهاتی خۆیان بەڕێوە بەرن هەموو پرۆژەکان بەوە دەستپێکا کە ئێمە سیستمێکی حکومی بێلایەنمان هەبێت ئەبێ حیزب و دین دەست بکێشنەوە لە دەوڵەت ئەبێ دەوڵەت بێت دەوڵەت ئەبێ دەوڵەت بێت لەم ئەمریکایی تۆیە لە هۆڵندای منە لە هەموو ئەوروپایە ئەجا ئێمە جاران قسەیەکمانەکرەمان و بەراورد ناکرێت لە نێوان کوردستان و ئەوروپا بەس من ئیستا ئەڵم ئەو بەراوردە ئەکرێت لەم ڕۆیە لەبەرەوەی تۆ وەرە ئیستا ڕێکخراوێک دروستکە منی سەگە ڕێکخراوێک دروست بکەم لە هیچ شوەیەکی دنیا پێویستی و بەوە نێبچیتە ژێر باڵی حیزبێک ئەگەر حکوومەتێکی گشتگیر و سیستمێکی حکومی هەبێ نیشتیمانی و هەبێ کە ئیشی لەسەر بکەیت بۆی پێداڵم هەموو پرۆژەکان لەوە دەست پێکەن زۆر گرنگە ژن یەکەم هەنگاوی بەوە دەست پێ بکە کە داهاتی هەبێت لە بەرامبەر ڕۆژی ژنانە کامیان مەترسی زیاترن دەستێوەردانی حیزبی یا بوونی ڕێکخراوە تونڕەوە ئیسلامیەکان هەردووکیان مەترسیدارن بەڵام من ڕێکخراوە تونڕەوە ئیسلامیەکان بە مەترسیدارتر دەزانم لەو ڕۆوە کە هەمیشە پێویستیان لە دەرەوەی قانون قساکەن کێشەکە لەوایە دین لە دەرەوەی قانون قسە و بۆ کات دین پشتێ بۆ ئەبەستێ بە دەقی ئاەت و حەدیث کە 1000 ساڵ لەمەوە پێش هاتووە کە بۆ ئەم سەردەمە ناگونجێت مەلایەک یێتە سەر تەلەڤیزیۆن قسە ئەکا جنێ و بەژن ئەیات کە سیارە لێ ئەخوڕێ جنێ و بەژن ئەیا کە پانتۆڵی کاوبۆی لە پێکە جنێ و بەژن ئەیا کە چالاکە و ئەچێتە دەرەوە بەم دوایی یەک گوایە باسی
هیچ نەماوە قسەیتیانەکەن باسی مەلەوانگەکانەکەن من دوێنێ بوو پێرێ بوو هەواڵێکم خوێنەوە کە گوایە مەلایە گوتوێتی مەلەوانگەکان خێزانەکان ئەمە دژی دینە و ئەمە کفرە و وای لێ هاتووە دین ماوێتی بەس نەک ماوێتی وەڵا باسی بینی ژن و مێردایەتی و سەر جێگاشەکە ئەمە زۆر مەترسیدارە من نەتوانم لە ماڵەوە هیچ هەڵسو کەوتێک لە ماڵەوە لە خەو هەڵستم هەتا ئەڕۆمە دەرەوە هەتا ئێمەوە ماڵێ هەتا شەو ئەنومەوە دین دەستی خستۆتە ژیانمەوە بەس ئەوەنە ئێمە وابزانم ماوەیەکی کە ئەگەر وا بڕوات وەکو سعودیە هەیئەتی ئەمر بالمعروف والنهی عن المنکەرمان بۆ دروست ئەکەن ئەمە بەڕاستی پێویستی بە بەرپەرچدانەوەیە زۆر گرنگە هەر ژن خۆی بەتەنیا ئەبێ ژن بەرپەرچ بداتەوە بەس بەچی بەوە نامن بێم ئێستا لە بەرامبەر ئەم کامێرەیە دانیشم قسە بە دین بڵێم من ئەبەت قسە بە دین ناڵم ئەسڵەن ڕێزی تەواوم هەیە بۆ تەواوی دینەکان کە لە ئاسمان هاتوونەتە خوارەوە بەڵام بەرپەرچدانەوە کە زانی بە چییە بەوەی کەوا من کتێبی قورئان لە بەرگەوە بۆ بەرگ بخوێنمەوە لە هەموو ئاەتەکان تێبگەم ئەگەر پێویست بکات یعنی من ئەم ئاەتانە ژیانی خۆمی لەسەر دروست کەم ئەبێ من ئەو حەدیسە یان ئەو ئاەتە لێک بدەمەوە من تا ئێستا ئەمەم کردووە بەڕاستی ئەڵێم و زۆر جاریش لەسرم نووسیوە و زۆر ئاەت هەیە کە ژنی خستۆتە ئاستی شتەوە شەیئیە ینی کردوێتی بە شت ژنی خستۆتە ئاستی ئاژەڵەوە ئەمە من وەکو سوکایەتێک نایڵم بەس لە واقع وایە ئاەتەکە واو پێ ئەڵێ ئیتر ئەمە من و تۆ نایڵین بەڵام من ئەبێ بێم وەکو ژنێک لە جاتیەوەی کە قسەی ناشرین و جنێ و ئەمانە بکەم منیم ئاەتەکە ئەگونجێنم لەگەڵ ڕۆحی سەردەما بەڕاستی زۆر زەرورە بۆ پیاوێک هەبێت ئاەت لێک باتەوە بۆ ژن نەبێت من بۆچی بۆ منە بێ ئاەت لێک بەمەوە بۆچی بۆ منە بێت حەدیسێک بخوێنمەوە و لێکی بەمەوە جارێ من گومانم لە زۆری حەدیسەکان هەیە زۆری حەدیسەکان دروستکراون ئێمە خۆشمانە زانین حەدیسەکان حەدیسی صحیح زۆر کە من کەمترن لەوانەی کە ئیستا ئەنجا کێشەکەش لەوایە ئێمە ئەبێ یعنی هەڵمەتێک بکەین وەستانێک بکەین بەڕووی ئەو مەلایانە کە ڕۆژانە فتوا ئەیەن ئەزانی فتوا بۆ بە ئیشی مناڵانە فتوا ئەیە بۆ ئەیە لەسەر ئاو خواردنەوە فتوا بۆ ئەیە لەسەر جلەبەرکردن فتوا بۆ ئەیە لەسەر چوونە مەکتەب لە فتوا بۆ ئەیە لەسەر ئاهەنگ و هەڵپەرکێ تامی نەماوە جاران من بیرم یە کە فتوایەک ئەیران لە وڵاتێکەوە ئیتر یەکێک مەلایەک هەبوو بۆی هەبێ ئێستا هەرچی مەلای لاکۆڵانەکان هەیە هەرەوە لەسەر منبەرێک ئەوەستن بۆی هەیە جنێ و بە ئەمەلە کاتێکە ئەگەڕێمەوە سەر ئەو بەشەی کاڵم لە دەرەوەی قانون قساکەن کە زۆری قسەکانی مەلاکان ئەبێ ببرێنە دادگایی بکرێن قسەی ناشرینەکەن جنێ و ئەیەن قسەی بێتامەکەن کە ئەمە قانون بەپێی قانون سزای بۆ بڕیوەتەوە من قبولم نییە کابراایەک بێتە سەر منەسە لە بەرەوەی مەلایە و ئەمامەیەکی لەسەرایە ئەنوا قسەی هەلەقمەلەق و سەر و خوارە کات کە ژیانی کۆمەلگا تێگەیە ژیانی کچان تێگەیە ژیانی خەڵک تێگەیە بۆی نییە ئەسڵەن ئەو دەستێوەردان بکات لە ژیانی کچەکەی خۆشیە چ جای ئەوەی بێتە سەر منەسەیە قسە بک بۆ شێوەیە ڤینۆسخان ئەمان دەکەمە دوا پرسیارم هەڵبەتە بەتایبەتی لە باشووری کوردستانە ینی زۆر جار ئێمەوەمان بەرجوە دەکەوێت پیاوانی ئاینی مزگەوتەکان بەکاردێنن ئەلبەتە هەندێکیان ناڵین هەمویان نەکرد تەنها بۆ ڕوبەڕووبوونەوەی مافەکانی ژنان یا بەرەنگاربوونەوەی مافەکانی ژنان و خانمان بەڵکو بۆ هەندانی تونند و تیژیش لەم سەروەختەی ئێستادا کە گەورەترین شەڕی جیهانی لەو ناوچەیە بەڕێوەیە بەڵێ خەڵک بەگشتی نەک هەرژن چۆن دەتوانێت بەرپەرچی ئەم جۆرە گوتارانە بداتەوە و لێرەدا ئەرکی حکوومەت چییە؟ ئەزانی بەداخەوە شەرمەزاریەکی زۆر گەورەیە شەرمەزاریەکی زۆر گەورەیە مەلایەک بێتە سەر منەسەیەک گەنجەکان ئەو هەموو گەنجە جوانەهان بە بچن لە ریزی داعشایی شەڕ بکەن خۆلوانەیە بە شێوەیەکی ئاشکرا پێت نەڵێ هەستن بڕۆن لە داعشایی بەڵام هەمووی مەسجە هەر هەمووی مەسجە مێشکی خەڵکەکەی پێ پڕ ئەکەن مێشکی گەنجەکانی پێ پڕ ئەکەن
بە باوەڕی من ئەرکی حکوومەت ئەوەیە یعنی چوونە سەر منبەری مزگەوتەکان بە قانون ڕێک بخات. یعنی ئەمە ئیتر هەر مەلایەک ڕۆبێکی لەبەر کرد و شتێکی خستە سەرسەری یعنی بۆی نەبێ من تێناگەم وەزارەتی ئەوقاف ئیشی چییە ئەمانە چۆن لە خۆیانەوە ئەچنە سەر ئەم منەسانە و قسە ئەکەن زانی ئێمە تەنانەت ئەو گەنجانی کە لە هەڵەبجە چەند گەنجێک ڕۆیشتن شەڕ بکەن یعنی ئەزانی شەرمەزارێکی زۆر گەورەیە چکە ئێمە بەڕاستی قەزەیەکی نەتەوەی زۆر گەورەمان هەیە ئێمە قەزەکەی ئێمە دینی نییە قەزەکەی ئێمە نەتەوەیە ئێمە ئەبێ ئیش لەسەر قەزە نەتەوایەتەکانمان بکە ئەگەر ئەمە بە مەلاکان ناکرێ بامێشکی گەنجەکانی شتێک نێن لەبەرەوە ڕۆڵی حکوومەت لێرەیە ئەوەیە قانونی هەبێ بەڵام لە لایەکی ترەوە لەبەر دەستێوەردانی حزبی و بە حزبی بوونی تەنانەت دەستگا قانونیەکانیشمان ئەو تا وەزارەتی ئەوقاف تۆ گەر هەزار قانونیشی بۆ دانی مەلاکان بە هەوەسی خۆیانە چنە سەر مینەسەکان و کێشەکەش لە جەماوەرەکەشمانایە ئێمە ئیش لەسەر پێکهاتەی هوشیاری مێشکی تاک ناکەین کە بە شێوەیەک فێری بکەین ئەم ئینسانە خۆی بتوانێت بیر بکاتەوە خۆی بزانێ بڕیار بات بۆچی ئیش ئەکایسە پێ دەڵێ ئەڵێ کاکە گەنجەکان خۆیان بڕیاریان داوە بێن گوێ لەو مەلایە بگرن بەڵام تۆ بە شێوەیەک قسەیان بۆکەی هەروکوایە ماوە بڵێ سحریان لەکەی لەبەرەوە ئەرکی حکوومەت بە باوەڕی من ئەوەیە کە ئێمە قانونمان هەبێ بە قانون ئەم مزگەوتانە بکرێتەوە بە قانون ئەم مەلایەنە بچنە سەر منبەرەکان فتوا بن بە قانون ئەبێ سزا بدرێن کە هانی توندوتیژی ئێن چکە توندوتیژی وەکو خۆش ئاماژە و پێیا ئێمە ئیسە لە بەردەم جەنگێکی گەورەیان لە ناوچەکەیە ئمە لە بەردەم ئەگەری لە ناوچوونی ناسنامەی نەتەوەی مانین ئەگەر هەر زۆر نەتوانین ڕوبەڕووی ببینەوە ئەبین بە سعودیە ئەبین بە ئێران بەڕاستی یعنی زۆر ئێستا ئێمە هەلومەرجەکە مەترسیدارە لە بەردەم و ئەوەش لە بیر نەچەی سێمە داعش لە زۆربەی زۆری وڵاتەکانی ناوچەکە چنگی گیر کردووە و با بڵێن هێزی هەیە بەڵام مەترسیە گەورەکەی لە کوردستانی گەورەیە ئەوەی کە کوردی ڕۆژئاوا و باشوور ڕوبەڕووی ئەبنەوە بەشەکانی تر کەمتر لەبەر ئەوە ئێمە ئەبێت کار بۆ دروستکردنی سیستمێکی حکوومەتی دەوڵەتێکی قانونی پتە بکەین کە پیاوە ئاینەکانی ژملکەچی ئەو قانونە بن ئەبێت لە دەستورەوە دەست پێ بکەین بەڕاستی یعنی زۆر هەڵەیە تۆ لەم سەردەمەیە قانونەکانە بە پێی شەریعەتدا ڕێژی بە پێی ئەوەی کەوا چونکە تۆ زۆری ئەگەر بیتەوە کاتە بێت تۆ زەربێکی چەپ و ڕاست بی لەو دەستورە چونکە ئەگەر بە زۆری بەندەکانی تریا بڕۆیتەوە زۆربەی زۆری دژی شەریعەتە زۆری ئەوانەی کە شەریعەتیش باسی ئەکا هەمووی دژی قانون و یاساکانی مافی مرۆڤ و کەرامەتی ئینسانیە لەم سەردەمەیە. بینۆسخان زۆر سپاس دەکەم بۆ ئەم وتوێژەمان زۆر سپاس کاک بەڵێن و سپاس بۆ ویزگەکەشتان.